وما تفعلوا من خير يعلمه الله. هر كاري خير أكن خوي تعالى بي أزاني، هر كاري خير أكن خوي طبعا بمعنى أوانية بس خير كان خوا بي أزاني، خراب كان خوا بي نازاني. نه خراب وشاك خوي تعالى بي أزاني أجر مثقال ذرة يكشبه، لا مثقال ذرة كم تربيه. فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. قالت ليه به هردوكي بلام ليلة اخوات تشجيعي ايمان داران اكا بو اوي اخلاقيان جوانتن بي افرمي هر خيريك اي كان هر چاكيك اي كان خوا بي ازاني يعني زور تماشاي خلق مكا خلق زانية يا نيزاني تو چاكا بكو بيدا بآوا چاكا بكا ايتر بتماي او موا خلق پاداشت بداتوا. اما تشجيع بو خلقانيك برادريك روجي كان سيرم كرد زور بيتاقته، زۆر چاکەی کردووە بۆ خەڵک، زۆر چاکەی کردووە بۆ خەڵک، زۆر چۆتە دەمی خەڵکەوە، بەڵام زۆرینەی خەڵک تەنانەت براکانی خۆیشی پیان نەزانیە، زۆر بێتاقەت بوو. جا منیش ئەمەم خستە بێری وتم خوای تەعالا لە چەند شوێنێکی قورئانە نەک لە یەک شوێنە لە زۆر شوێنی قورئانە خوای تەعالا جەخت لەسەر ئەوە کاتەوە کەوا ئینسان کاتێک کاری چاکاکە تەماحی ئەوەی نەبێت کە خەڵک پێی بزانێ. لا نريد منكم جزاء ولا شكورا لسورة إنسان خوای تعالى أفرمي أو كاوشاكاني كخير أكن خير بو فقير أكن خير بو أسير وديل أكن خير بو يتيم أكن خير بو شي أكن وبو شي أكن لأخيرا ألين شي ألين لا نريد منكم إيما حيث نامانو إلا إيوا جزاء پاداش نامدنو ولا شكورا يعني سپاس مانكن سپاسيش نكن پێیشی نەزانن ئێمە هە لەسەر چاکەی خۆمان بەردەوامین. کابرا زۆر زوو دڵی خۆش وتم من خۆم بۆ خۆم ئەوەی وای پێم کردووە بەردەوام بم لەسەر چاکەکردن. چەندین ساڵا منیش وەکو تۆ خراپم بینیوە، تەلەبەم هەبووە ئەسڵەن نەک پێی نەزانیە بەڵکو بۆتە دژمنیشم لە جیاتی هەبوو ئەو چاکانە ئەو بەرامبەرم وەستاوەتەوە. خەڵکم بینیوە لە جیاتی چاکە ڕێک عەکس بۆ تۆ، بەڵام من ئەوەی کە دڵی خۆش کردم بیرم لەوە کە ئەڵێم خۆ قیامەت هەیە، خوا پێزانێ لە لای خوا ئەمە نووسراوە تەواو، خوا تەسجیلی کردووە ئەزانەیە کێ ڕاستەکە و کێ درۆکە. با ئەو عالەمە هەر هەمووی بڵێ فڵانە کەس خراپە، خوا ئەزانێ، مادام خوا ئەزانێ و مردنیش هەیە تەواو ئیتر چاکە بکە و بیدە بە ئاوە. زۆر خەم مەخۆ. لا نريد منكم جزاء ولا شكورا. بۆیە خوای تەعالا بیرمانە خاتۆ پێمان ئەڵێ ئەی ئیمانداران وما تفعل من خير هەر کارێکی خەیر ئەخەی بێتاقەتمەوە بڵێ وەڵی کابرا مستحق نییە چونکە سفڵەیە، نە تۆ بیکە و بیدە بە ئاو بە تەمای پاداشتمەوە بە تەمای سوپاسی کابرا مەبە. ئەسڵەن جاری وایە ئەگەر سوپاست بکە خۆی سوپاسکردن طبعا زەرورە ها بۆ تۆی ئیماندار، بۆ تۆ ئیماندار کاتێکی چاکەیەکت بەرامبەرەکە سوپاسکردن زۆر زەرورە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کەسێک چاکەیەکی بۆ کردن هەر کەسێ سوپاسی ئەو کەسە نەکا سوپاسی خوای نەکردە ئاگاتان لێ بێ ئەمە بۆ تۆ نییە کاتێک بەرامبەرت چاکەیەکەکە تۆ پێی نەزانی، نانە ئەمە بۆ تۆ نییە، ئەمە بۆ ئەو کەسەیە کە چاکەکە ئەکا. خوای تەعالا ئەفەرمێ فرە گوێ مەدەرە خەڵک سوپاس دەکەن یان نایکەن، پێی ئەزانن یان نایزانن، سفڵەن یان سفڵەن، تۆ چاکەی خۆت بەردەوام بە خۆ خوا پێی ئەزانێ. وجاری واشی ئەگەر ئەو سوپاست کا تۆزێ لە خێرەکەشی کەمە بێتۆ. تۆ کاتێ چاکەیەکەی بەرامبەر بە کەسێ ئەگەر سوپاسێکت بکا بەرامبەر بە چاکەکە تۆزێ لە خێرەکەی کەمەکە، چونکە لە دنیا پاداشتت دراوە سوپاسێکیان کردی، ئەو سوپاسە سبحان الله لە ئەجرەکەی کەمەکاتۆ. لە ڕۆژ قیامەتە ئەڵێی خۆزگایە سوپاسمیان نەکردایە، خۆزگایە کابران لە دنیا چاکەکەی بۆم نەگەڕانایەتەوە ئەنا ئیسە لەیرە بە کاملی دەستمەکەوێ خێرەکە. کەوابوو زۆر بێتاقەت مەبە، زۆر بێتاقەت مەبە. خەڵکی سفڵە زۆرە، زۆرە ئەمڕۆ بە تایبەتی خەڵکی ناشکر و ناسوپاس. ئەو خەڵک شکر خوا ناکە، خوا بارانی بۆ ئەبارێنێ هە ناشکرە، خوا باران نابارێنێ هەر ناشکرە، خوا بۆی ئەڕشێنێ ئەی خاتە بەردەسی سبحان الله ناشکرە و زەکات نادا و چی ئەکا و چی ئەکا. کاتێکیش لێ ئەگرێتەوە ئا جارجار لێ ئەگرێتەوە سەیرەکەی یەکسەر هاواری لێ هەڵەسێ بۆڵە ئەکا ئێکا کە تۆ لە کاتێکا پێتەدا نازانی شکری خوا ناکەیت و نازانی حەقی خوای لێ بدەیت، کاتێکیش لێت ئەگرێتەوە تۆ هەر بۆڵە ئەکەیت و سەبرت نییە ئەخر تۆ چیت ئەخر بەس پێم بڵێ تۆ چیت. ئێ خەڵک بەرامبەر بە خواوە بێ، ئێ بەرامبەر بە تۆ گەرەکتە چی بێ؟ گەرەکتە سوپاست بکە
پێی بزانێت دەگمەن خەڵکەیە سوپاس ئەکا و پێزانێت دەگمەنە بۆیە زۆر بێتاقەت مەبەجا ئەگەر خەڵک هەموو کەسێک چاکەیەکی کرد و وەتەما بێ خەڵک پاداشی بداتەوە خەڵک پێی بزانێ بەخوا گەرێکەشمان واز بێرین لە چاکەکردن ئەبێ دەست بشۆرین واز بێین جا بۆیە زۆر بەتەمای ئەوە مەبن